لا ڕۆژی جیهانی کۆتایی هێنان بە دیاردەی دەرباز بوون لە سزای ئەو تاوانانەی کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەنجام دەدرێت. سەندیکای ڕۆژنامەنووسان و سەنتەری میترۆ و سەنتەری IMS عێراقی بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان گرت بوونەوە و ئیدانەی سەرجەم ئەو تاوان و دەستدرێژیانەیان کرد کە لە هەرێمی کوردستان و عێراقدا دەکرێتە سەر ڕۆژنامەنووسان. هێرش بۆ سەر پەیامنێرانی کەناڵەکانی ڕاگەیاندن لە ناو بینای پەرلەمانی کوردستان، ڕێگری لە کاری کەناڵی KNN و ئازادانی ڕۆژنامەنووسان و ئۆفیسەکانیان، هەروەها کەناڵەکانی پەیام و ڕۆژنیوز بربەستی ڕۆژانن لە بەردەمکاری میدیایی کە دەبێت بە هەمومانەوە بەری پێ بدرین. ئەوە داواکارین دۆسی تاوانەکانی بە ئامانجگرتنی ڕۆژنامەنووسان لە عێراق و هەرێمی کوردستان ئاراستەی دادگانی و دەوڵەتیەکان بکرێت تاکو چیتر دەربازبوون لە سزای تاوان بەرامبەر میدیاکاران نەبێت هەواڵی ڕۆژانە. دیاردەی سزانەدان و شاردنەوەی تاوانباران لە کەیسەکانی ڕۆژنامەنووساندا دادگاکانی هەرێمی کوردستانی ڕوبەڕووی ڕەخنەی توندی ڕێکخراوە جیهانیەکانی بواری میدیا و ئازادی ڕادەربڕین کردووەتەوە. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤیش عێراق لە ڕیزبەندی یەکەمی ئەو وڵاتانەدایە کە زۆرترین ڕۆژنامەنووسی تێدا کوژراوە و بە مەترسیداترین وڵاتیش ئەژمار دەکرێت بۆ کاری ڕۆژنامەوانی. هاوکات هەرێمی کوردستانیش ڕۆژانە ڕۆژنامەنووسان ڕوبەڕووی لێدان و ڕێگری و شکاندنی پێداویستیە ڕۆژنامەوانیەکانیان دەبنەوە. پاش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر نازانین ڕەوتی میدیا لە هەرێمی کوردستان بەرەوچووە ئەڕوات. بەڕاستی ینی جێگەی مەترسیە کە بەم شێوێ بمێنێتەوە وەکو هاوپێشەکانم ئێستا باسییان کرد لە ئەو حاڵەتانی کە لە داخۆک و لە هەولێر و لە زاخۆ لە شوێنەکانی کە ڕوویاوە. میدیای کوردی لە بەردەم قەیرانێکی ئەتوانم بڵێم ئەو دیوتونێلەکەمان لێ دیار نییە بە هیچ شێوەیەک، نازانین بەرەوچوو ئەڕوا. ئایا ڕەوتەکە بەم شێوەیە ئەمێنێتەوە؟ دۆسیەکان بە نەزانرایی بە نەزانینی ماوەتەوە لە چەکمەجەکانە بکوژان دەستگیر بکرێنەوە و ئەوەشی کە ڕوویاوە دووبارە نەبێتەوە. هێزە ئەمنیەکانی حکوومەتی هەرێم ڕێگریان لە تیمەکانی کەناڵی ئاسمانی پەیام کردووە لە ڕووماڵکردنی ڕووداوەکان و پێدانی زانیاری پێویست بە تایبەتی ڕووماڵیبەرەکانی جەنگ لە سنووری پارتی دیموکراتی کوردستان. هەروەها چەندین جار لە کاتی کارکردنیاندا پەیامنێر و کارمەندانی کەناڵی پەیام لە شارەکانی هەولێر و سلێمانی و کەرکووک و دهۆک ڕوبەڕووی هەڕەشە و ڕێگری بوونەتەوە. لە تازەترین ڕووداویشدا تیمی کەناڵی ئاسمانی پەیام ڕوبەڕووی هەڕەشە و ڕێگری و پەلامەردانی ئەو کەسانە بوویەوە کە هەڵیان کوتایە سەر پەرلەمانی کوردستان. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.